خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوامی نەچینە لای تۆرێکی تری پرۆگرامەکەمان کە پەیوەستە بە ئێستای هەموو مرۆڤایەتیەوە ئەویش پێشکەوتنی تەکنەلۆژیایە کە ئەمە بۆ خۆی لەخۆیان سوودی هەیە بۆ لایەنی مرۆڤایەتی و لە هەمان کاتیشە کۆمەڵی لایەنی ئەرێنی هەیە و نەرێنیشی هەیە بەڵام بەداخۆ زۆر جار لایەنە نەرێنەکە باڵی کێشاوە بەسەرمانە کەوای لێکردوین لە زۆربەی لایەنەکانە زەرەرمان لێبە یاخود زیانمان پێ بگەێنێ یاخود لە ڕووی بابەتێکەوە کە ئێستا ئێمە هەمیشە باسیەوەمانە کرد ئێمە بە تایبەتی وەکو میلەتی خۆمان کۆمەڵایەتین پەیوەستین بە خێزانەوە پەیوەستین بە یەکترەوە پەیوەستین بۆی کە هەمیشە تێکەڵاوبوونەکان و سەردانیکردنەکانمان و ئالوودەبوونی یەکترمان هەبێ بۆ یەکتر بە تایبەتی لەناو خێزانە بەڵام ئێستا تەکنەلۆژیا وای کردووە و جیهانگیریەی کە بۆتە هۆی پەربوونی خێزان ئەمە کاریگەری بەجێهێشتووە لەسەر هەموو خێزانەکان بەگشتی لەوەی کە ئێستا بەنامەیەک یاخۆگەر تەلەفۆنێک ببی کادیان نێکات هەواڵێک بپرسێ بەڵام لە ڕابردووە کۆبوونەوەی خێزانەکان تێکەڵبوونی خێزانەکان چەندە دوور بوویتە هەرە بواە لە هەفتەکەیە چەند جارێک سەردانیەکتر بکردایە تاوەکو بتوانی ئەو خێزانە خێزانێکی بتەو بێت خێزانێکی تێکەڵ و خێزانێکیش بێ هەموو بەدەمیەکەوە بێن بەڵام تەکنەلۆژیا ئەمەی کاڵ کردوێتەوە کەم بۆتەوە بۆیە ئێمە ئەمڕۆ قسە لەسەرم بابەتاکەین تا چەند بتوانین بگەڕین بە دوای ئەوەی کە بە پێی پێویست تەکنەلۆژیا بەکاربێنین بە پێی پێویست بتوانین سوودی لێ ببینین و لە ڕووی خێزانیشەوە نەبێتە هۆی پەرتبوونمان گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری خاتوچیمەن محەممەد ڕاهێنەری گەشەپێدانی خۆت کە ئێستا ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانایە خاتوچیمان سڵاو لێبێ و بەیانی و باش سڵاو لە ئێوەش و بەیانتان سپاس بۆ ئەم میوانداریەتە زۆر سپاس بۆی کە چەندێکیشە چاوەڕێمانەکەیت ئێمە خۆشحاڵ بووین بۆی کە لەسەر ئەم بابەتە کۆمەڵی زانیاریمان بیتێ کە باسی تەکنەلۆژیاکەین ڕاستە سوودی هەیە بەڵام لەمان کاتیشە کۆمەڵی زیان و خاڵی نەرێنی لە نێو ئێمە بەجێهێشتوویەکە لەو خاڵە نەرێنیانەی کە بۆتە هۆی ئەوەی لایەنە کۆمەڵایەتی و خێزانەکانمانی کاڵ کردوێتەوە یاخوی هەندێک جار بۆتە هۆی لێکترازانی خێزانەکانیش ئێمە چۆن وام بکەین کە تەکنەلۆژیا بە شێوازێک بەکاربێنین ئەو نەرێنیە بە دوای خۆیان هێنێ سەرەتا خۆی بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی بۆ دەراساتێکە کراوە زیاتر لە 80% خەڵک تووشی شتێک هەبووە پێوترێ نۆمۆفۆبیا واتە تووشی ترسێکی لە ڕادە بە دەردێن کاتێکە دوورەکەونەوە لە خەڵک واتە کاتێک کە مرۆڤ لە ئێمە دوورەکەوێتەوە لە خەڵک بە شێوەیەک لە شێوەکان هەست بەوە ئەکات کە شتێکی لە دەستداوە دوور کەوتووە لە ژیان بۆ نمونە شتێکی خەتەر لە ڕێگەیە بۆیە ئەبینی خەڵک کە مۆبایلەکەی بەدەستەوە نەبێت هەستەکە شتێکی ونە شتێکم لانیە ئەمەیە کە ئێمە بزانین سەرەتا ئایا ئێمە نۆمۆفۆبیامان هەیە ئەم کێشەمان هەیە ئەوەکو سەرەتا ئەگەر ئەمە هەبوو ئەبێ وەکو چۆن ئەڵێ جیاوازیە عیلاجی تاکو حاڵەتێکی دیکە ئێمە چۆن بتوانین سۆشیال میدیا بەکاربێنین بە شێوەیەکی تەندروست یەکەم شت شەوان بە تایبەتی شەوان نابێ بە هیچ شێوەیەک ئێمە بە بەردەوام سۆشیال میدیا بەکاربێن ئەبێت کاتێکی تایبەت هەبێ بۆ خێزان کاتێک هەبێ بۆ ئەوەی بتوانین لەگەڵیان دانیشین مۆبایلەکە لەسەر سامت بێ یعنی هەندێک کەس هەیە مۆبایلەکەی لایەتی وە سێری تۆئەکە هەست بەوەکەی کە ئەها ینی چاوی لەسەرتە و چاوی لەسەر مۆبایلەکەی بۆی ئەبین نێو خێزانەکان ناتوانی بە قوڵی قسەی لەگەڵکەی ناتوانی لەگەڵ یا ئیسراحەت چکە ئەزانی دڵی لای تۆ نییە و بۆیش ئەمە گەورەترین کێشەیە کە لە خێزانەکان دروستە بێ کە کەسەکە ڕاستە مۆبایلەکەی لاداوە بە چاو و بەهینە بە مادە بەڵام لە دڵ و بە فکر لایەتی بۆی ئەبینی کە قسەت لەگەڵ قاچی ئەجوڵێن دەستی ئەجوڵێن بە شێوەیەکە نیگەرانە بۆی یەکەم شت بکرێ کاتێک کەم ئێمە دوورەکەوینە لە مۆبایل بە تەواتی لێ دوورکەوینەوە و یەکەم چارەسەری بۆی ئێمە بتوانین ڕزگارمان بێ لەم نۆمۆفۆبیا ئەوش ئەوەیە کە لە ژوورێکی دیکە دابنرێ لانی کەم لە دوای ئەوەی کە هەشتی شەو یاخود حوتی شەو هات ئێمە بە هیچ شێوەیەک بەکارنین تا ئەخەوین ئەمە وەکو یەکەم ڕێگا باڵێ زۆر باشە جا ئێستا چیمەنخان بەڕێز باسی ئەو دیمەنانەت کە پێمە بە هەمومان بەسەرمانە هاتۆ بوون منە لەگەڵ هاوڕێکە دانیشتون سەیری ئێمەی کردەوە بەڵام دڵی هەر لە لای ئێمەش نەبوو دڵی لە لای مۆبایلەکەی بووە بەڵام وەکو ئێستا ئێمە لەنێو تاکەکانە کۆمەڵێک دیمەن ئەبینین زۆر سەیرە بەلامانەوە بۆ نمونە ژنۆمێردێکە نهێنی ترین
بابەتەکانی ژیانیان هەمووی هێناوەتە سەر سوۆسیال میدیا یاخۆ بۆ نمونە لە هەندێک لە تەمەنە سەروەکانە کە لای خۆمان بێگومان گەورەی و چکولێ هەتاکو ئێستاش زۆر هەگرنگی پێدرێ ئەبینی کەسانێکی زۆر بە تەمەن لە سوۆسیال میدیا کۆمەڵێک ڤیدیۆ بڵاو ئەکەنەوە کۆمەڵێک کردار ئەنوێنن کە بەڕاستی کاتێک سێریان ئەکەی سرد ئەسوڕمێ چۆنە تاکێک لەم سەردەمای لە کۆمەلگای وەکو کۆمەلگای خۆمانە بێگوێدانی ئەوەی کە لە ژیانیا چی هەیە بێگوێدانی ئەوەی کە نهێنیەکانیش چییە لە ژیانیا بێگوێدانی کەسایەتی و خۆی و کۆمەلگاکەی خەریکە کۆمەڵە کردداری لەم جۆرە ئەنوێنە بەڕای بەڕێزت ئێمە چیمان لە دەستاوە یا چی خەریکە لە ئێمە کاڵ ئەبێتەوە تاکی ئێمە بەسەریا ئەمە هاتووە سەرەتا گەورەترین کێشەی مرۆڤ لای ئێمە ئەوەیە کە ئێمە هەستەکەین زۆر بە عەرەبی شتێکڵێ جەبان ئێمە ترسنۆکین لە ڕبەڕاستەوخۆ ئێمە کەسانێکی ترسنۆکین و بۆیش لە پشتەوەی شاشات و کیبۆردێک هەبێ لە سەری بنووسی زۆر کات کەسەکە هەستەکە ئازایە تەواو ئازادە و بۆیش ئەبینی گەورەترین گرفت لە کۆمەلگا ئەوەیە هەندێک کەس ناخی ژەهراوی خۆی ئەخاتە سەر سوۆشیال میدیا پێشەوەی کە بچین باسی بابەتەکە بکەین کە تۆ پرسیار لەسەر کرد یعنی خەڵک ئێستا ئاساییە بەلایەوە کە کۆمنتێک لەسەر کەسێ بکە پۆستێکی ناشرین و نەشیار لەسەر کەسێ بکە زۆر ئاساییە بەلایەوە بۆ لەبەرەوەی لە پشتەوەی شاشە ئازایە چکە نەکەس محاسبەیەکە نەکەس ئەیبینێ بەڵام وەرە بیخەڕۆ ئەبینی کەسێکی ترسنۆکە بۆیە ئەو گرنگی دەسەکەوێت چکە زۆر شت هەیە لە ژیانی واقعیە دەستی ناکەوێ پەنا ئەباتە سەر ژیانی ئفترازی کە پێڵێن یان ئەو جیهانەی کە فەیکە کە شتێکە لە دەرەوە دروست کراوە وەهمێکە لە ڕێگەی ئەوە کۆمەڵی گرنگی دەسەکەوێت و ئەمەش تشکدانەوەی هەیە لەسەر ئەو بابەتێک کە پرسیار لەسەر کرد کە بۆچی ئێمە هەموو شتێکمان لە سوۆشیال میدیا کە هەنێشت هەنێک کێشە یان جار وا هەیە ئەبینی ژن و مێردێک بەسیترین کێشەیان ژنەکەی مۆبایلەکەی گرتو دەستی کرد بە گریان لەسەر شاشە لەبەر مێردەکەی شتێکی کردووە یان ینی هەستێکی کە شتێکی زۆر نازانم ئایا بڵێم شتێکی قێزەوەنە ئایا بڵێم شتێکی پڕە لە نەبوونی بەها بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵک ئەکرێ بڵێن نەقسی ئەهەمیەتی هەیە یاخود کێشەی گرنگی پێدانی هەیە کاتێک کە پلاتفۆرمێکی دەستکەوت تۆزێک گرنگی و سەرنجی خەڵک بۆ خۆی ڕابکێشێ هەموو هەوڵێکی بۆدا هیچ کێشەیەکی نییە بۆیە ئەیبینی خەڵک جنێوی پێدا لە کۆمنتە خەڵک ئیهانەیەکە پۆستی لەسەرکرێ ئەو جا پێی خۆشە یعنی ئەو جا پێی خۆشەکەوا بکرێ لەبەرەوەی هەستەکە کە من مهمم قسەم لەسەراکەن و ئەمەش لە گرێکە کە دێکە باسمان کرد خەڵک گیری ئەوەی هەیە کە من جێی سەرنج نیم بۆیە کە شوێنێکی دەستکەوت لەوێەوە جێی سەرنجم بۆ خەڵک هەموو شتێک ئەکا بۆی دەنگی بگا بە خەڵک بەشی سێم کە حەزەکەم قسەی لەسەرکەم ئەوش ژیانی هاوسەری و تا چەند ئێمە وا مالیاتەوە بەڕاستی هەموو شتێ لە سوۆشیال میدیا باس بکەین ئێمە شتێک هەیە لێمان تێک چۆ لە نێوان ئەوەی کە ئایا بەشێک هەیە پرایڤەتە لە ژیانمان چۆن بیشارینەوە بەشێک هەیە چۆن پیشانی بین ئەوە گرنگە ئێمە جاروا هەیە هێندە واقعەکەمان پێرفەکت ئەەکەین وە جوان پیشانیە دەین بۆ خەڵک لە ڕێگەی سوۆشیال میدیا ڕەنگە ببێتە هۆی ئازاردانی کۆمەڵێک خەڵک ببێ ئاگامان لێبێ لەبەرەوەی ئێستا بۆ من ئەگەر خەمبار بم ئەگەر بێتاقەت بم نایم پۆستکەم بۆی تو بیبینی شتیوان ناکەم یعنی ڕەنگە من لە گەورەترین ئازارە بم گەورەترین خەمم هەبێت من لەو کاتە پۆست ناکەم ڕەنگە ڤیددیوەیەکی دوێنێ بکەم کە زۆر دڵخۆش بم لە ڕیستۆرانتێک یعنی بەو جۆرە من چیەکەم شتێکت پێپشان بدەم باشترین ئەو شتانە ڕۆدا ڕێک باشترینی و بۆ یشتۆ چیەکەی کاریگەرە بی و پێت وایە ئەمە واقعە ئەمە حەقیقیە ئەمە ئەو ژیانەیە وای خەڵک بۆ وایە بۆیە تووشی شتێک ئەبین کە پێوترێ هێرش هەستی نەبوونی ئەمان هێرشمان بۆ ئاهست بە ترسێکی قوڵەکەین کە ئێمە وەکو خەڵک نین کە ئەگە دەرفەت بێ ئێستا زیاتر باسی لەسەرەکەین کە ئێمە وەکو خەڵک نین ئێمە لە ئەوان کەمترین بۆیە هەستی هێرشێکمان بۆ دێ کە ڕێگەی نەبوونی ئەمانەوە وامان لێ دێ کە کۆمەڵێک ڕەفتاری سەیر و سەمرە بکەین کە ئەوش ئەوەی ڕەنگە دەست بکەین بە دانانی کێشەمان بۆ خەڵک لە ڕێگەی سوۆشیال میدیا زۆر باشە خاتوچی من پێم خۆشە پرسیار لەسەرۆکەی کە باسی هاوسەرت کرد باسی خێزانت کرد بەداخەوە ئێستا هەندێک کات هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یەکتر ئەناسن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی شۆ پەیوەندیەکانیان نزیکترە بێتەوە و یەنە ژیانی یەکتری شە و ژیانی هاوسەرەتی پێکێنن بەداخەوە هەر تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە زۆر جار وایان لێکا لێکترازان و جیابوونەوە ڕووبات ئەمە کاریگەریەکی ئەوەی لەسەر نییە کە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان هەمووی تەسلیمی ئەم تەکنەلۆژیە و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کردووە کە ژیانی ئێمە بەڕێوەبەرێ یاخود چەنە زیانی هەبوو بۆ سەر ئەوەی کە ئێمە نەتوانین بە پلان بتوانین ژیانی خۆمان بەڕێوەبەرین
ماوەی پێش ئێستا پۆستی کەسێکم بینی لەو کەسانی کە ئەیناسم لە دەوروبەرە پۆستێکی خەمناکی کردبوو جیاواز لە ڕۆژەکانی دیکەی کە من زۆر ماندووم زۆر هیلاکم کە بینیم ڕاست و خۆ زانم کە کێشەی خێزانی هەیە کەسە یعنی خەڵک وای لێ هاتووە تعبیر ئەکا لە هەستەکانی لە سوۆشیال میدیا بە ئەرێنی یاخود نەرێنی گەورەترین گرفت لای ژنومێرد ئەوەیە کاتێک کە ئەبینێت بۆ نمونە لە سوۆشیال میدیا کەسێک قساکە یاخود ئامۆژگاری ژنومێردەکە بەبێ ئەوەی کە ئاگای لەوە بێ کە چی لە کەسەکە وەرەگرێ باگراوەندی کەسەکە چییە ئایا ئەو کەسە ئەو چۆن قسەکە بە شێوازی قساکە ئەڕوا لی وەرەگرێت یاخود دەبینێ بۆ نمونە ئەو گروپاتەی کە ئێستا دروست کراوە لە فەیسبوک کۆمەڵێک گروپ دروست کراوە کە تایبەت بە ژنە یعنی ئەبینی ژنێک ئەنووسێ وەڵا من کێشەی ئەوەم هەیە لەگەڵ مێردەکەم بەڕای ئەو من چی بکەم ئەمەڵێ کورە جیابەرەوە ئەمەڵێ کورە خەریک چیت وازێ بەڵێ کورە قاینا ماڵی خۆت تێک مەدە واتە ئەچین کێشەکانمان تەسلیمی گروپێک ئەەکەین کە هەرکەو لە ئەزمموی خۆی قساکە هەرکەو بە پێی گرەی خۆی قساکە و گری ژیان و دەرونی خۆی قساکە ئەمەش لە چیەوە دێ لە کەمی متمانە بوونمان بە خۆمان چونکە ئەوەک وتمان ڕنگدانەوەی ژیانی پێرفەکت زۆر مەترسیدارە بۆ ئەقلی مرۆڤ واد لێ کات جام بێ ئەقلت پێت وایە هەموو حەلەکانت لەوەیە ئەوش بەهۆی چیەوە دێ بەهۆی ئەو ئالوودەبوونە بە سوۆشیال میدیا یعنی ئێمە بێنە بەرچای خۆت ڕۆژانە ئەگەر کەسێک هەبێت سروشتی بێت ئاساییە بەلایەوە ڕۆژانەیان هەفتانە موبایلی پێ نەبێت ئەتوانێت موبایلی دابنان بەس بۆ تەلەفۆن ئەنتەرنێتی پێ نەبێ ناتوانێ و ئەمەش وای لێکە هەست بۆ بکە هەموو حەلەکانی لەوەیە ئەم سایکۆلۆژیا لە چێوە هاتووە لەوەوە هاتووە کە کەسەکە کاتێ بێتاقەتە باشە بێتاقەتە چی بکەم بێتاقەتم ئەمڕۆ یاڵە با بڕۆم لە سوۆشیال میدیا سەیری فەیسبوک بکەم سەیری تیکتۆک بکەم سەیری بابەتەکانی دیکە بکەم بۆی هەست بە ئەمان بکەم ئەها هەستەکە جەوە گۆڕێ مرتاحە هیچ کێشەی نییە بۆیە هەستەکە لەو پلاتفۆرمە کێشەکانم هەلەکەم چونکە ئەو پلاتفۆرمە دەرونی ئیسراحەتەکە کە سەیرەکە مەشغوڵێکە لە کێشەی ژیان شتەکان کێشەکانی خێزانی و ژن و مێرداتی چیەکە مەشغوڵێکە بۆیە بۆ هەر حەلێک ئەگەڕێتەوە بۆ سوۆشیال میدیا بازنەکە زۆر تێکەڵ بۆ لە خەڵک زۆر کەس هەیە بەداخەوە هەست بەوا کا دوا کەوتووە گەر تۆڕە کۆمەڵایەتەکان بەکارنێنێ یاخوری ترەمە لە بەرخاتیوەیە زۆرترین لایک وەکاتەوە یاخو زۆر کەس هەیە بەڕاستی ئامۆژگاری خەڵکە کات کە خۆی جارێ ئەو بابەتەی لە خۆیان نەدۆزیوەتەوە بەڵام ئامۆژگاری خەڵکەکە کە ئەمە بەس بۆی کە خۆی بناسێنە بە خەڵک وای لێ هاتوو ئەمە بۆتە بەشێک لە ژیانی ئەمە گرفتێک دروست ناکا بۆ ئەو کەسەکە لە زۆربەی شتەکانی تری ژیان دای ببڕێنێت یاخود ئەمە بە چ شێوازی و بە چ ئەقارێک کۆمەڵێک کەسی کە بە ڕێگایکی کابێ کە خۆت ئەو شتەتیانە بێت ڕاستە من هەمیشاڵێم ئەمە دروشمی منە لە ژیان ئەڵێم بە حیاتی گوێرە کەسێک ناگرم کە شەرمەزار بێ بەخۆی باسی باڕ بەخۆبوونم بۆ بکە گوێ لە کەسێک ناگرم فێرم کە چۆن بزنسدا مەزرێنم خۆی بۆ منە ڕێزم هەیە فەرمان بەربێت گوێ لە کەسێک ناگرم و ئامۆژگاری دایکم وەرناگرم کە ڕەنگە شکست خواردوو بێ لە پەیوەندی لەگەڵ باوکم بۆ ئەوی کە فێرم کا چۆن مامەڵ لەگەڵ مێردەکەم بکەم واتە گەورەترین گرفتی ئێمە ئەچین ئامۆژگاری هەم لە ژیانی واقعیە هەم لە سوۆشیال میدیا لە کەسی هەڵەوەرەگرین یعنی پێمان وایە ئەم کەسە هەموو معلوماتێکی لایە هەرچەند کەسێکی گەورە جار وایە ئەبینی دکتۆرێکی دەرونیە جار وایە ئەبینی بۆ نمونە کەسێکە مۆدێلێکە کەسێکی بەناوبانگە کە ئەی خاتە ڕۆبۆت خۆی و مێردەکەی کە چەند باشن بێکەوە دەستی یەکیان گرتۆ و چۆن بێکەوە ئارامن و چۆن ژیان خۆشە تۆ ئەکرێ بڵێ کەسی بەرامبەر ئەخەڵەتێ بۆ دیمەنە بۆیە چی بکات ئەو مۆدێلە ئەو کەسە منەچم لاسایەکەمەوە چکە ئەمەوێ بگەم بەو ئاستە بگەم بەو حاڵەتە لەبەرەوەی ئێمە نازانین ڕاست و هەڵەیەک جیاکەینەوە نازانین ئەزمون لەوەی جیاکەینەوە کە کەسێک ئەزمموی پێنەبێت بۆیە هەمیشە ئەزمون و وەربگرە یان ئامۆژگاری وەرگرە لەو کەسەی لە تۆ باشترە لە هەموو شتێک لە ژیان یعنی ئەگەر کەسێک لە من دەوڵەمەندتر بێ ئەچوم ئامۆژگاری وەرگم چۆن پارەکانم زیاد بکەم ئەگەر کەسێک هەبوو لە ژیانما و لە خێزانما لە پەیوەندی زۆر خۆشەویستە لەگەڵ مێردەکەی و هەموو شتێکیان باشە ئەگەری هەیە بۆ محتاجێ بڕۆم بۆ لای یعنی ئێمە ئەبێ بزانین ئایا باگراوەندی کەسەکە چییە ئایا بەڕاستی وایە جارە لە خودی خێزانەکان ینی ڕێگا ئەدەین بە دایکمان تەداخل بکات لە پەیوەندێکە دایکمان کە خۆی ئێمە پەروەردە بووینە لەسەرەوەی خۆی و باوکم هەموو ڕۆژ شەڕیان بووە ئەچم ئامۆژگای لە هاوڕێکەم وەرەگرم کە دوو جار جیابۆتەوە ئێستا زەواجی سێمیەوە هەر ناکۆکە
ئەوەیە گەورەترین گرفتی ئێمە متمانەمان بە مێشکمان نییە و بە ڕێگامان کە بتوانین ئێمە حەلی بکەین. زۆر باشە. چیمان خان یەک بابەتیش هەیە لە ئێستا سوشیال میدیا دەرفەتێکی ڕەساندووە، هەنێک کەس کە لەوانەیە هیچ بڕوانامەیەکی نییە، هیچ ئەزمونێکی سەرکەوتونیە بە کۆمەڵێک بەهرەی بۆ نمونە وەکو قسەخۆشی ئەمانە دێتە سوشیال میدیا یەک دنیا فۆلۆڤەرز و دواتر داهات بەدەست ئەهێنە. ئەمە نمونەیەکی دروست کردو لە سوشیال میدیای گەنجی وە هەیە بۆ نمونە چەند ساڵ خوێندوویەتی تەمەنی سەرمایەی داناوە بۆی کە بڕوانامێک بەدەست بهێنێ بەڵام کاری نییە، ئەبینێ کەسێک لە سوشیال میدیای دنیایەک پارەی بەدەستێنەوە، ئەبێ بەرۆک بە ئەمە لە کێوە بگیرێت بۆی کە ئەمڕۆ تا ئەمەنە بەردەوام نەبێت لە کۆمەلگای ئێمە، کۆمەڵێک ئەستێرە دروست بێت لەم سوشیال میدیا. کاتێک لێ ئەکۆڵیتەوە ئەبینیت هیچ بڕوانامەیەک هیچ بەهرەیەکی ئەو تۆ لە پشتیەوە نییە. ڕاستە سەحەرخان تەماشا ئێمە بمانەوێت نەمانەوێت ژیانی سوشیال میدیا، ینی ئەگەر دژایەتی بکەین و ئەگەر لەگەڵین سوشیال میدیا کۆنتترۆل ژیانی ئێمە ئەوەیە حقیقەتە. بەڵام بیر نەچێ هەموو ئەو خەڵکی کە دەرەکەون لە سوشیال میدیا کێ گەورەیەکە، ینی هەڵبەت من گەورەیەکەم تۆ گەورەیەکی فلانە کەس گەورەیەکە، ینی باوەڕم پێ بکە من کچێک ڕێک ئەیناسم جارەکە باسی زەواجی سەرکەوتووی کرد، ینی باسی ئەوەی کرد چۆن لەگەڵ مێردەکەت باشبی، خۆشی زەواجی نەکردووە، ئەیناسم خۆی زەواجی نەکرد باسی زەواجەکە، باسی ئەوەکە چۆن بتوانین ئێمە لە ڕێگەی کۆرسێکەوە بەهێز بین لە مامەڵ لەگەڵ پیا خۆی زەواجی نەکردووە. ینی ئس ئۆکەی ئەگەر ئێمە بین ئەزمونیە بخەینە ڕوو، ینی کەسێک کە بڕوانامێک هەیە لە شتێ یاخود شارەزیەکی هەیە لە بوارێکە ئەی خەمە ڕۆ، بەڵام ئێمە خۆمان واکەین، ئێمە نەبوونی پرسیار وەی شوای هاتوو هەنێک کەس گەورە ئەەکەین، هەنێک کەس ئەکرێ بڵێن پاڵ پشتی ئەگرین و هەنێک کەس ئەهمالەکەین و دژایەتی ئەەکەین و قوبوڵکرانێک کە بەڕاستی سوودی هەیە، ئەزمونی پێەیە شت ئەگەیەنێت ڕەنگە باشتر بێ بۆ ژیان و هەندێک کەس هەیە ئێمە یان ئێستا بێنە بەرچای خۆ سەحەرخان با ڤیددیۆی کێشە هەبێ لە سوشیال میدیا و با من یەک قسە بکەم لە سوشیال میدیا کامی زۆرترین لایکە هێنێ، کامی زۆرتری شێرە هێنێ، کامی زۆرترین کۆمنتە، ئەو شەڕەکە دروست بوو یاخود کەسێک دێت لە کابرایەکە نازانێت شارێکە سەمایەکەکە ئەو شێر وەرەگرێ بۆیش خەڵک ڕوو ئەەکەنە ئەوە چکە پێی وایە ئەوەی ئێمە بەتاڵە هیچ پێ نییە بۆی ئەڕواتە ئەو چکە ئەو لەگەڵ یا ئەگونجێ لەگەڵ بابەتی مشکی خۆیان ئەگونجێت. زۆر باشە خاتوچی من زۆر کات لەسەر ئەوەی کە ئەمەی تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئێستا بەداخەوە ینی مناڵیش بەکاریە هێنێ، ینی ئەوە جێگەی داخە گەورەکەیەتی کەوە ژیانی مناڵەکانمانی بە تەواتی داگیر کردووە، ئەوەش زۆر جار من ئەڵێم گەورەکانن کە ڕێگە ئەیەن کە مناڵەکانیان بەس لە بەروی نەگری بۆی ژیر بێ یاخود نەچێتە دەرەوە مۆبایلەکەی دایکەکەیان باوکەکەی بەدەستەوەێت اینجا بە تایبەتی تیکتۆک بەکارێنێ لە بەرۆی کەمترین ماوە لە ڤیدۆکانی لە تیکتۆکایە بۆی هەموو شتەکان ببینێ، ئەنجا بزانە چەندین قسەی نەشیا و چەندین ڕفتاری نەشیا و چەندین شدیەتە ناو ئەم تیکتۆکەوە کە ئەم مناڵە فێریە بێ. ئێمە کە ئەگەر نەماتوانی لە ناو خێزانەکەی خۆمانە کۆنتترۆلێک بۆم بابەتە بکەین، چۆن بتوانین کۆنتترۆلێ بۆ بکەین کە ئەها پەردبوون دروست نەبێت لە ناو خێزانەکانی ئێساس لە سفرەیەک دانرێ کەس نایەنان بخوا لە کاتی ژەمە، هەمووی لە ژوورەکەی خۆیەتی لەسەر مۆبایلەکەیەتی خەوتن نەماوە لە ماڵەکانە، هەمووی لە ژوورەکەی تا 34 لەسەر ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەیە، یعنی بە شێوازی کاریگەری لەسەر بەجێهێشتوین لە هەر لایەنێکەوە بیگرە بۆ خۆی بابەت و تەوەرێک بۆ خۆی هەڵک بێت، کەواتە ئێمە چۆن بتوانین کۆنتترۆلێک بۆم بابەتە دابنین. بابەتی شتێک دوت بابەتی تیکتۆک و ئێستا ئەو ڕێلانەی کە دەرچووە من جارێکیان باسم کرد کە چەند خەتەرە بۆ مێشک لەبەرەوەی ڤیددیۆی سەریع، یعنی ئێستا بینی کچێک دێت لە ماوەی 30 چرکە باشە کێکێکت بۆ دروستەکە بە قەدەر دوو ئەوەی خۆی لە دوو چرکە، بۆیە مرۆڤ هەر لە منداڵیەوە بە تایبەت منداڵ فێری تەمەڵیە بێ، بۆیە ئەبینی منداڵی ئێستا تااقەتی خوێندنی نییە ئەڵێ ئۆ هەم خوێندن تانی وەڕوو لەوێن چونکە ژیانی سرعەتی بینیوە ئەو ئێستا ئەڵێ هەموو شتێک بە 30 چرکە ئەکرێ، ئێستا من ئەوە هەموو تەمەنە بخوێنم ئە لە مێشکی خۆی ئەوە دروستە بێ، بۆیە ڤیددیۆی سەریع کاریگەری زۆر مەترسیدارە بۆ عەقڵی مرۆڤ، بۆیش ئەبینی بابەتی تیکتۆک لە زۆر لە وڵاتەکانە قەدەغەیە لەبەرەوەی یان هەنێ سیاسی تایبەتی هەیە،
يعني ئێستا ئەگەر تۆ بە منداڵی بڕۆ بڵێ 7 ساڵم و حسابێ بکەوە لە تیکتۆک ئەبینی کۆمەڵێک ڤیدیۆت پێ پیشانەدا لە بەرەوەی تەمەنت بۆ جۆرەیە زۆر نشیاوە بۆ تەمەنەکەت چکە ڕەنگە بیانەوێت کە نازانم ئایا شتەکە دەستی لە پشتە یاخود شتەکە ئەهمالی سۆشیال میدیا نازانی چییە بەڵام زۆر خەتەرەوەتە حتا مراعەت ئەوەش نەکراوە کە ئەمە تەمەنی منداڵە واتە ئێمە نابێ متمانە بە کەسێکین کە ئەپلیکیشنەکەی دروستکردەوە یەک دووەم شت کارەساتە بۆ منداڵێک تیکتۆک بەکاربێنیان ڤیددیۆکان بەڕاستی یعنی ئەگەر دایکێک ئامادە بێ بەوەی کە منداڵەکەی بخاتە بەردەم تیکتۆک دایکێکی باش نییە یعنی ئەو قسەکەم ڕەنگە پێشی ناخۆش بێ بەڵام دایکێکی باش نیت تۆ چۆنە بێ منداڵەکەت ئەهمال بکەیت دووەم شت ئێستا ڕێگەی پاراستنی منداڵ هەیە لە ڕێگەی جیمێلەوە لە ڕێگەی چاودێری منداڵەوە تۆ ئاگات لە منداڵەکەت بێ ئێمە ناتوانین منداڵ دوورخێنەوە لە موبایل چونکە واقعە دووریە خەیسبەی دووسبێن ناو هاوڕێکانی هەمووی باسی یاریەک ئەکەن ئەو منداڵ هەست بە کەمیەکە وێ ناچاری بێ بەدەستیەوە بەڵام چۆنی دەی بەدەستەوە ئەبێ بزانسی چیەکە ئەبێ گەڕان بکەیت ئەبێ بچ سەر هستوریان مێژووی موبایلەکە ئەبێ جیمێلیکت هەبێت ئەبێ ئینتەرنێتەکەت خێزانی بێت بۆ ئەوەی بەتایبەت هەرزەکاران نەچێت هەندێک بابەت ببینێت ئێستا شکر بۆ خوا هاتووە ئەو ئینتەرنێتە خێزانیانە واتە کۆمەڵێک ئێمە ڕێگای پاراستنمان هەیە دایک و باوکی سەرکەوتونین ئەگەر ڕێگەیاندا منداڵ موبایل بەدەستی بێ بە کەیفی خۆی ئەبێ سەعاتی هەبێ هەرزەکاریش بێ ئەبێ سەعات هەبێ لەوەنە بۆ ئەوەنە 2 سەعات 3 سەعات تەواو لێ وەرەگریت و نابێ موبایلی خۆی هەبێت باشە خات و چویمەن وەکو دوا پرسیاری من لە بەڕێزت لە خاڵی یەکەمە یان لە پرسیاری یەکەمە بەڕێزت ئاماژت بۆ خاڵێک کرد بۆ نمونەوەی کە خۆمان هەوڵ بین تۆزێک دوور بخێنەوە لەم مۆبایلە بەڵام ئەگەر بە کورتی پێمان بڵیت سەرباری ئەوەی کە ئێستا بەم شێوە بەرفراوانە ئامێرە زیرەکەکان و سوۆشیال میدیا بەکار ئەهێنرێت چی بکرێت بۆ کۆکردنەوەی ئەم ئاوەی کە ڕژاوە ئایا هێشتا مەجای کۆکردنەوەی ئاوەکەمەوە؟ هەموو کات من بە خۆم ئەزان چیم کردووە لە ماڵ سیستەمێکم داناوە ئێوارە هات مەغرب هات نانمان خواردووە بدانیشین بەیەکەوە لانی کەم بدانیشین بەیەکەوە لەگەڵ منداڵ یاری بکەین ئەبێ دەمەتەقێ بکەین ئەنجارە مەوزوعەکەینەوە کچەکەم 2 ساڵە ئەوکەن 7 ساڵە ڕائیتان چییە بە ژینگە ژیان چۆنە چ وڵاتێک هەستان لێ جارە و بابەتێک ئەەکەینەوە باوەڕم پێ بکە ماوەیەک ئەوەم نەکرد زۆر مەشغوڵ بووم چەند هەفتەیەک سیرم کرد تووڕەبوون هەیە لە منداڵەکان یعنی زۆر سەیرە شەڕەکەن بەیەکەوە ناکۆکن ئەو جازانیم کە چەند گرنگە ئێمە قسەیان لەگەڵ بکەین و بۆیش گرنگە کات هەبێ لە خێزان ژن و مێردەکە بەیەکەوە قسە بکەن یان دایک و باوکەکە کە ئێمە ئەو سەعاتە بەیەکەوەین یعنی ئەگەر هەر چەند کەم بێت سەعاتێکە 2 سەعاتە ئەبێ موبایلەکان لە ژوورێکی دیکە بن ئەوە یەکەم شت دووەم شت لە کاتی خەوتنە زۆر زەڕورە مرۆڤ موبایلەکەی لەگەڵ خۆی نەباتە ژوور نووسن یان ئێستا ئەلارم هەیە ئەتوانی بیکرێ و ئەلارم بخەیتە سەری چونکە ئێستا ئەگەر دیقەتت داوە زۆربەی کێشەی خەڵک ئەوەیە کێشەی خەوی هەیە ڕاچەڵەکانی هەیە خەوبینینی هەیە زۆر کێشەکان زۆر بۆ بەهۆی ئەوەی کە تۆ ڤیددیۆ خەریکی سەیری ڤیددیۆەکانی تیکتۆکی یان ڕیلەکانی و دواتە چاو داخی خەو لێکەوێ ئێتەوێ مێشکت کۆتاشت چی تێدا هەبێت چکە کۆتاشت ئەوەی تێدایە کارگیرە سەر شەو تا ڕۆژەکە و کارگیری سەر ڕۆژی دوم ڕەنگە هەموو ژیانتکە بۆیە ئەو دوو ڕێگا زۆر گرنگە موبایل لە ژوورەکە نەبێ بە هیچ شێوەیەک بۆ سەعات و نیوێ 2 سەعات لەگەڵ ئەوەی شەوان نابێ پێش سەعاتێک یان 2 سەعات لات بێ موبایل دەستەکانی خۆش بێت زۆر سپاس کە کۆمەڵە زانیاری داینە لەسەر ئەوەی کە چۆن بە دروستانە ئێمە بتوانین تەکنەلۆژیا یاخو ئەوەی کە مۆبایلە کە با بە تایبەتی ناوی ئەوە بەرین کە بەردەوام بووە بە بەشێک لە ژیانمان و تا خەوەکەش لەگەڵمانەیە بتوانین بەو شێوازە بەکاری بێنین داوەکو تۆزێ دوورکەینەوە لەو کێشە و گرفتانە دووبارە سپاس بۆ تۆ خاتوچی من کامڕۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمانە بووی دووبارە سپاس بۆ تۆ دەست خۆش.